خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ لەگەڵتانە بەردەوامی تەورێکی ترمان ئەمڕۆ باسی ڕۆڵی میدیاکەین لە پەرەپێدانی شوناسی کووردە. هەمیشە و تومانە ئێستا بە شێوازی لە شێوازەکان میدیا ڕۆڵی تەواوی هەیە لە تەواوی کایە جیاوازەکانەوە، چۆن بتوانێت پەیامی ئاشتی بگەێنێت، چۆن بتوانێت پێکەوە ژیان بگەێنێت، چۆن بتوانێت یەکریزی بگەێنێت، چۆن بتوانێت ئاشتەوایی لەناو نەتەوەیەکە دروست بکە. وەڵ دوور و نزیک ئێمە ئەزانین چەندین میدیای جیاوازمان هەیە لە نێو هەرێمی کوردستان. ئەگەر باسی لێ بکەین ئایا ئەم میدیانە توانیویانە بە شێوازێکی ئیتیکی ڕۆژنامەوانی کار لەگەڵ کۆمەلگا و لەگەڵ دابوونەریتەکانی خۆمانە بکەن؟ ئایا توانیویانە بە شێوازێکی باش پەیامەکانیان لەگەڵ ئاراستە دروستەکان نابێت بۆ ناو کۆمەلگا؟ ئایا سەر لێ شێواوی دروست ناکرێت لە ناو کۆمەلگایە؟ و ئایا پرسیارێ بکەین ئێمە خاوەنی مێژوویەکین کە باسی ئاڵای کوردستانەکەین، ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە، کە باسی کۆمەڵێک لەو شۆڕشاناکەین کە لە ڕابردوو لە مێژووی ئێمە هەبوو، کە باسی خوێنی شەیدەکانمانەکەین. ئایا ئەمانە ئەتوانێت میدیا بیکاتە بەشێکی گرنگ بۆنەوەی داهاتوو یاخود لە ناوەندە ئەکادمیەکانەوە بە شێوازێکی کاتمی ئەم بابەتە گفتوگۆی لەسەر بکرێ تاوەکو میدیاکان ڕێچکێکی تایبەت بە خۆیان بگرن؟ کەواتە ئەمە بە شێوازی لە شێوازەکان ئەبێ کاری باشتری بۆ بکرێ، هۆشیاری باشتری هەبێ و لەسەر ئەوە ئاراستەکان ئاراستەی تەندروست بن. با ئێمە کارمان لەسەر ئەم بابەتە کردووە، ئەمە پرسیارە سەرچێکێ ئەگەر نەمان کردووە هۆکارەکەی چییە؟ بۆ ئێمە گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هاونیا سامی، بەڕێزیان مامۆستای زانکۆ و پسپۆڕی بواری میدیایی کە ئێستا لای ئێمە میوانە. زۆر زۆر بەخێر بیت. سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ڕۆژی هەڵاو لێ پیرۆز بێت. دکتۆر، هەندێک لە پێشەکەی چەند بابەتێک چوومە سەری. ئێمە ئەتوانین میدیاکانمان بکەینە بەشێکی گرنگ تا بتوانین هەم مێژووی خۆمان هەم شوناسی خۆمان بە تەواوەتی کاری لەسەرکەین و بیناسیێنین. زۆر سپاس. بەڕاستیە میدیا یەکێکە لە کۆڵەکە سەرەکیەکانی ناساندنی مێژوو و شوناس و چالاکیە کلتوری و فەرهەنگی و سیاسی و ڕۆشنبیری و هەموو لایەنەکانی ژیانی ئەو کۆمەڵگەی کە ئەو میدیای کاری لەسەرەکە. بۆیە ئەگەر میدیا بە شێوەیەکی دروست بەکار بێت ئەتوانێت ناساندنێکی جوان بۆ کۆمەڵگا و پێناسەیەکی جوان بۆ ئەو جوگرافیایە بکە کە کاری تیاکە. لە هەمان کاتیشدا بە دیویشی ترا ئەشتوانێت بە جۆرێک کار بکە کە ئەو ناوچە جوگرافیە ئەو سنووری کاری تیاکە ئەو کۆمەڵگەی کاری لەسەرەکە ناشرینی بکات. بۆیە میدیا ڕنگدانەوە و ئاوێنەی ناساندنی کۆمەڵگە و کللتور و نەتەوەیە بە دنیای دەرەوە. کە لە ئێستای خۆتان نەزانم میدیاکان کەمیان لۆکاڵین، زۆربەی میدیای جیهانیەوە. ئەو بە تایبەت سۆشیال میدیا خۆی هەر بۆ خۆی لە ماڵی خۆتەوە لەگەڵ جیهانە پەیوەندیەکەی، لەگەڵ جیهانە کۆنتاکتە هەیە. کەواتە ئەو میدیایانە ئەبێت زۆر بەرپرسانە بتوانن ڕنگدانەوەی ئەو کۆمەڵگەیە بن، ئەو واقعە بن کە کاری لەسەرەکەن، نەک بە شێوەیەکی نابەرپرس، بە شێوەیە کە بە مەرامێکی تایبەت لە دیدگایەکی تایبەتی خۆیەوە لە بەرژەوەندیەکی تایبەتی خۆی و گروپێک و دەستەیەکەوە کار بکات لەسەر ناوچە جوگرافیەکە یا لەسەر کۆمەڵگەکە. ئەگەر وا کار بکات کۆمەڵگەکە ناشرینەکات، جگەلەوەی پەیامەکی خۆی مەبەستێتی لە بەرژەوەندی خۆی بەکاری بێنێ، بەڵام لە نەتیجەیە ئەبێتە ناشرینکردنی ئەو جوگرافیا و کۆمەڵگەی کە ئەو کاری تیاکە لە کۆزاییە ئەگەڕێتەوە بۆ خۆی ئەم ناشرین بوونە، چونکە ئەویش بەشێکە لەم کۆمەڵگەیە، بەشێکە لەم جوگرافیایە. خۆیتێکی کاری میدیایی بەو شێوازە نیە، بەڵام بۆچی زۆر کات وەرگر ناچارە گوێ لەم بابەتانە بگرێت دکتۆر، یاخود ئەم بابەتانە ببینێ؟ بەزانین هەر لە ڕاستیان مرۆڤ هەر بە تەبیعەتی خۆی حەزەکات هەموو شتەکان بزانێت چییە، کنە و پشکنی نەکات. ئێستش میدیا وای لێ هاتووە لە دنیاە، ئەمە ئەم تایبەتمەندیەتیە بەس بۆ ئێمە نییە. میدیاکان جۆرا و جۆر و جیاوازن، بە ئاراستە و بیرکردنەوەی جیاواز، بە ئایدۆلۆژیای جیاواز کار ئەکەن. مرۆڤیش ئێوێ هەموو ئەم جیاوازیانە ببینێ، بزانێ کامەیان بە دڵی ئەوە، کامەیان لەگەڵ بیرکردنەوەی ئەوایە. بەداخەوە لە کۆمەڵگەیەمە بە جۆرێکی جوای لێ هاتووە هەر مرۆڤەکان بەردەوام لەگەڵ ئەو لایەنانن، لەگەڵ ئەو میدیایانن کە دژی دابوو نەریتی کۆمەلگا. ڕەنگە خۆمان ئەو میدیایانە لە خۆمان گەورەکەین دکتۆرەوە وەرگرە کە دانی شێبەدار میدیایەکی لەم شێوازەوە کە ڕەنگە ئەسڵان هیچ ئیتیکێکی کاری میدیایی لەو میدیایانە بێ، بەڵام ئێمە میدیاکەمان لە خۆمان گەورە. بەڵێ ڕاستە یەکێک لە هۆکارەکان وەرگرە وای کردووە ئەم میدیایە زیاتر کار لەسەر ئەو ئاراستەیە بکە کە ئەم حەزیلێتی لە کاتێکە ئەم وەرگرە ئەم بابەتانی کە بۆ ئەوە بابەتێک نییە بڵێ ئەمە سوودی بۆ ژیانی هەیە، بابەتێکە هەر دژە باوە پێچەوانەی ئەو ئاراستەیە کە کۆمەڵگە لەسەری ئەڕوا. هەندێک جار ئەم وەرگرانە حەزیان لەم جۆرە
شێوازی گوێگرتن و وەرگرتنی زانیاریەیە میدیاکانیش ئەم هەلە ئەقۆزنەوە بەتایبەت ئەو میدیانی کە ئەیانەوە کار بکەن لەسەر ئاراستەیەکی دیاریکراو بە ئامانجێکی بەرژەوەندی تەسکی دیاریکراو بۆ خۆیان کار لەسەر ئەمە ئەکەن و وەرگرەکانیش بە جۆرێک لە جۆرەکان میدیاکە هان ئێن چۆن ئەو ئێوێ هانزان بکات بۆ ئەو بیرکردنەوەی کە خۆی هەیەی بۆ ئەو ئاراستەی کە خۆی وەریگرتووە وەرگرەکەش میدیاکە هان ئەیە جارێکی تر ئەویش بەچی بە گرنگیدان بە میدیاکە بە متابعەکردنی میدیاکە باشە دکتۆر زۆر جارەڵێن هەر یەکەو بە ئاراستەی خۆی پەیامی خۆیەکەێنە ئیتر ئاراستەکە تایبەت بێت ئاراستەکە گشتگیر بێ بەیوەندی بە کۆمەلگاوا بێ بەڵام لە کۆتاییە ئەبێ سنوورێک هەبێت یعنی چاودێریەکە بێ بەسەرم میدیانەوە بەڵام بەداخۆ ئەوەی ئێستا ئەیبینین چاودێری نییە ینی هەر کەسێک هەڵەسێ پەیامێکی جیاواز بڕاب کە وای لێ هاتووە ئیتر خەڵک وازانەی تر یەکێک هەیە نەسیحەتەکە نەسیحەتەکە یعنی چۆن ئەبێت چاودێری دابرێت کێشەکە ئەوەیە لە قۆناغەکانی گەشەکردنی میدیا لە جیهانە هاتە قۆناغی کە قۆناغی کۆتاییە پێڵێن قۆناغی میدیای بەرپرس یان میدیا یان ئەوەی کە پێڵێن بەرپرسیارەتی کۆمەڵایەتی لە سانسۆری میدیا یعنی ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ ماوەکانی پێشوو بە سیستمی مارکسی و سیستمەکانی چری بەرپرسیارەتی ئەمە جۆرە لە جۆرەکان دیکتاتۆریەت و سانسۆرێکی مرکزی و دەوڵەتی تیا بووە بەڵام بۆ ئازادی میدیا کە میدیا ئازاد ئەبێ ئەمە میدیاکەی ئەبێ بەرپرس بێ بەرامبەر ئەوەی چی بڵاو ئەکاتەوە بۆ کۆمەڵگەکە و ئەمە کۆمەڵگەکەشە بڕیارە ئەم میدیایە سزا باد یا سزای نەیە یعنی سزاکان باوا بڵین نەبەسراوەتەوە بە یاسایەکی دیاریکراو ئەبێ ئەم میدیایە مادام ئەم بابەتی وروژان مادام کاری لەسەر ئەم ئاراستەیە کردووە ئەبێ سزا بدرێت چونکە ئەم ینی ئەبێ بە دیسان سانسۆردانان لەسەر میدیا نەخێر ئەم سانسۆرە ئازادی نامێنێ ئەم سانسۆرە ئەبێ میدیا خۆی بەرپرس بێ بەرامبەر بە کۆمەڵگەکەی و کۆمەڵگەش ئەو بابەتی کە میدیا بڵاوەکەتەوە سانسۆری لەسەردا بنێ بە بایکۆتکردنی بە گرنگی پێنەدانی بە گوێلێ نەگرتنی بەڵام خۆی با بڵین هەڵە سەرەکیەکە کێشە سەرەکیەکە لە میدیاکەیە یعنی تۆ میدیایەکی بەرپرس ئەوەیە کە لەم کۆمەڵگەیە بابەتێک ڕوئەیە ئەم بابەتەوە خۆی بجوێزێتەوە نابێ ئەم بابەتە بە بیرکردنەوەیکی تایبەتی خۆی بە ئاراستەیەکی خۆی بێت لێکدانەوەی بۆ بکە نزیکترین نمونەمان نمونەی لافاوەکی چەمچەماڵە هەندێ میدیا هاتن بە مەبەستێکی دیاریکراو بە ئایدۆلۆژیایە کە خۆیان پیلانیان دانابوو بۆ ئەو ناوچەیە هاتن ئیشان لەسەر ئەمە کرد بەداخەوە هاتن ئیشان لەسەر هەست و سۆزی خەڵک کرد عادەتەن تۆ کە ئیش لەسەر هەست و سۆزەکەی مرۆڤەکان لەگەڵ تا هاوسۆز ئەبن بۆیە ئەو ناوچەی کە ئەمان کاریان لەسەرکرد ناوچەی چەمچەماڵ هەست و سۆزی خەڵکیان جوڵان وا خۆیان پیشاننا کە ئەمان فریادڕەسی ئەوانن بەس لە واقع ئەوانیە لە واقع پیلانێکە دایان ناو بۆ ئەو ناوچەیە ئەتوانم بڵێم بۆ لێدان لە یەکە ئیداریەکانی ئەو ناوچەیە بۆ پراوێزخستنی ئەو ناوچەیە کە لە ڕابردوو لەلایەن ئەو میدیانی کە بەڕێوە ئەبرێن لەلایەن سەرچاوەدارەکانی ئەو میدیاوە ئەو سنوورانە پراوێز خرابوو ئێستا ئێوێ بڵێ من فریاد ڕسم بەس من نەمتوانیوە کار بکەم لە سنوورە ئێستا ئەوە تا من خزمەتتانەکەم کە ئەمە بەڕاستی وانە ئەمە بە جۆرێ لە جۆرەکان سەر لێ شێواندنی وەرگرە بۆیە لێرەیە کە ئیتیشی میدیایی ئەخلاقیاتی کاری میدیایی لێرە ڕۆڵ ئەبینێ لێرە ئەتوانین بڵین ئەبێت ئیتیک ڕێگر بێ لەوەی کە ئەم کەسانە چۆن ئەم خەڵکە چۆن ئەم تاکانی ئەم کۆمەڵگەی ئێن سەر تەلەڤیزیۆنەکە و پیشانی ئێن بەداخەوەی کە بینیمان لە زۆر لە بابەتەکانە ئیتیشی میدیاییتیان نەبوو لێدانی کەسێتی مرۆڤەکان بوو مرۆڤەکەی کەم کردوێتەوە هێنێتە سەر تەلەڤیزیۆن بگری بەس بۆی بڵێ برفریاد ڕستی ئەم ڕەنگە چەنەها خێزانی تر هەبێ من دەستخۆشی لە هەموو کەسێکن کاوکاری هەر کەسێک کا بەڕاستی بەڵام ڕەنگە چەنەها کەسی تریش هەبێ نەفسێتی ئەوەنە بەرز بێت دانەنیشە لە بەردەمی کامێرەکانە داوای هەر شتێ بکا کە ئەم لە ڕێگەی ئەم لافاوە لە دەستیاوە ئەی چی بۆوانەی ترەکەی وەنیە دکتۆر تۆر ئەمانایە هێنی زەقیانەکەی تۆ گەورانەکەی ئەی کەسانێک کە نەتوانن داوای معاناتەکانی خۆیان بکەنەی ئەوان چی من لەو باوەڕێم هەموو مرۆڤەکان ئەوانەشی کە هاتوونەتە سەر شاشە نەفسیەتیان بەرزە بەڵام میدیاکە هەڵی خەڵەتانون میدیاکە هەڵی خەڵەتانون بەداخەوە هاتووە کەسێکی هێناوە بەبیانی ئەوەی کە هاوکاریەکی مادی ئەگری کەسەکەش لە دۆخێکە پێویستی یعنی پێویستی بە کەمترین هاوکاریە بەس ئەو نەشتێکی پێ بکات چکە هیچی نەماوە سەر و ماڵ و ئەوەی هەی بۆ لە دەستی یاوە لەبەر ئەوە ئەم میدیایەت ئەمە ئەقۆزێتەوە ئەی قۆزیێتەوە بە بێ ڕەچاوکردنی ئەخلاقیاتی مرۆڤایەتی و ڕۆژنامەوانیە دەهێنێت سەر تەلەڤیزیۆن ئەی گرێنێ بکڕوزێتەوە یعنی تووشی هەندێک حاڵەتە بێ مرۆڤەکە تەواو لەعنی کەسێتی سفرەکاتەوە میدیاکە
باشە کە نەتوانرێت سانسۆرێک بۆم بابەتەدا بنرێت دکتۆر چونکە وتمان ئەگەر سانسۆرێکی بۆ دامرێ و کاتە ئازادی نامێنێ ئەی بۆ نمونە ئێمە چی بکەین بۆی کە ئەم جۆرە میدیایانە هێندە ئەم بابەتانە ئاوا گەورە نەکەن هێندە بەڕاستی وەرگر فریونێن بەلایەکی ترە وەڵام من دوو بۆ چوونم هەیە لەسەر ئەمە هەمیشە وتومە ئەگەر ئەم میدیایە لە بەرامبەر چەند میدیایەکی تری سنگین کار ئەەکەن ئەبێ ئەمانیش بێن کار لەسەر ئەو لایەنە بکەن کە ئەم کاری لەسەرەکە بەڵام بە ئاراستە جوانەکەی بەڵێ بەو ئاراستی ناکرێ ئێمە ینی ئەمە هەڵەیە ئێمە بڵین مادەم ئەو میدیایە کار ئەکات لەسەر دانیشتوانی چەمچەماڵ لەم کارەساتەیە چەندیان زیان بەرکەوتووە بەڵام ئێمە کاری لەسەر ناکەین ئەمە هەڵەیە بەڕای من ئەبێ ئێمە کاری لەسەر بکەین بەس وەکو واقع بە پاراستنی کەسێتی مرۆڤەکان بە جوانی بە ڕەچاوکردنی ئیتێکە ڕۆژنامەوانیەکان ئێمە بین ئەم زانیاریە ئەم حەدەسە ئەم ڕووداوە بجوێزینەوە بۆ خەڵکانی ترکە لەو ناوچەیە ناژین و کە مەبەستیانە بزانن چی لەوێ گوزەراوە ئەگەر ئێمە بین ئەمە وەلا بنین بڵێن ئەو میدیای کاری لەسەر کردو خراپ ئێمە کار ناکەین ئەمە هەڵەیە ئەبێ ئێمەش کاری لەسەر بکەین بەڵام بۆ لایەنە جوانەکە بە واقعیەکە بەو لایەنەی کە ئەم سنوورە ئەم جوگرافیایە ئەم خەڵکە خەڵکیێکی بەڕێزن سربەرزن ڕاستە پێویستیان بە هاوکاریە پێویستە هاوکاریان بکەین بەڵام بە پاراستنی کەسێتیان بە پاراستنی تەنانەت لایەنە کۆمەڵایەتیەکانیان ینی هەندێک لەو میدیانە وا کاریان کە دەتوانم بڵێم کاریگەریان لەسەر لایەنی کۆمەڵایەتی و ناوچێژە بوو ینی ئێستا ڕوئایەکی وایان دروست کردووە لەوانەیە لە کەسێک لە دهۆک کە نازانێت چەمچەماڵی نەدیوە نازانێت کوێیە ئێستا لەوانەیە چەمچەماڵ بە شێوازێکی تر لە بەرچاوی ئەو هەبێ وێنێکی تری هەبێ باشی ئەمە زۆر هەڵە بووە لە نایان میدیاکان کرا دکتۆر لەگەڵ ئەوی کازانی چەندین میدیامان هەیە و میدیاکانیش ژمارەیان زیاتی کردووە لە ڕێگەی شاشەکانیانەوە لە پشت ئەمەوە میدیاکان ئەمەیان بە دەرفەت زانیوە چەندین پیجی تایبەتی خۆنیانەیە لەناو سوۆسیال میدیا چکێ مەگەر ڕۆم بەردەوام سەیری تەلەڤیزۆن نەکەین مۆبایلەکەمان پێ ینی هەموو کاتێ ئەم پیجانە کار لەسەر کۆمەڵێک ڕستەی جیاواز کۆمەڵێک کۆمنتی جیاواز کۆمەڵێ بابەتی جیاواز کۆمەڵێک ئاراستەی جیاواز بەرامبەر یەکتر ئەمەوەی کردووە خەڵک سەر لێ شێواوێکی لا دروست بووە ڕۆڵی ئەم پیجانە تا چەند کاریگەری بەچیاڵێ لەسەر کۆمەڵگە وڵا بە دڵنیایی ئێمە کەڵێن میدیا هەموو ئامرازەکانی میدیا بە سوۆسیال میدیاشەوە کاریگەری هەیە ئەتوانم بڵێم سوۆسیال میدیا کاریگەری لە تەلەڤیزیۆن زیاترە ئێستا لەبەرەوەی وەکو خۆت ئاماژەت پێ تەلەڤیزیۆن منە بێ کاتێکی دیاریکرااو دانێن بۆ بەرنامەیەک بۆ بابەتێک سێریکەم ئەم بەرنامەی ئێمە ئێستا خەڵکانێک هەیە لەوانەیە لە سەری تەلەڤیزیۆن بکە بەڵام خەڵکانێک هەیە نایبینی ئێستا دواتر لە ڕێی سوۆسیال میدیاوە بەرنامەکە ئەبینێ ئەمە کاریگەری زیاترەکەواتە بۆ لەبەروی هەر کاتێ بیەوێت هەر کاتی خۆی کاتی هەبێ ئەو کاتە سێری بابەتەکانەکە بۆیە ڕۆڵ و کاریگەری سوۆسیال میدیا زۆر زیاتر لەو ڕووەوە هەر بۆیە ئەو میدیایانەی کە نابەرپرسانە لەو ماوەیە کاریان کردووە ئەگە تێبینی بکەن لە سوۆسیال میدیا ڤیدیۆی کورت و بە گرافیکی سەرنجڕاکێش هاتون کاریان لەسەر ئەو بابەتانە کردووە کە خۆیان مەبەستیانە کە مەرامیانە کە مەبەستیانە بەو شێوازە ئەو کارەساتە پیشان بن کە لە واقعا خۆی کارەساتێکی زۆر گەورەیە بەڵام بەو جۆرە نییە ئەوان هاتوون لەسەر کەسێتی مرۆڤەکان لەسەر تایبەتمەندێتی کۆمەڵگەکە بە شێوازێک کاریان کردووە کە لە بینینی ئێمەیە لە هەر شوێنێکی دنیاوە کە لە ڕێی سوۆسیال میدیاوە ئەی بینین بە ئاراستەیەکی تربیرکردنەوەمان بگۆڕێ بەرامبەر ناوچەکە بەرامبەر کارەساتەکەش باشە زۆر کاتیش ئەڵێن ئێمە میدیاکانمان بەشێکی سەرەکین لە پاراستنی دابوونەریت و کەلتوری کوردەواری خۆمانە بەڵام بەداخەوە هەندێک جار میدیاکان ئاراستیانە کۆڕن بەوەی کە سەرنجی بینەر بەلای خۆی ڕاکێشێ هەندێک لە دابوونەریتی کوردەواری کە خەڵکەڵێ بەداخەوە کە سێریەکەم ئەمە جلوبەرجی ئێمە نییە بەداخەوە ماڵ و کەوتی ئێمە نییە بەداخەوە ئەمە زمانی کوردی ئێمە نییە زمانەکە قسەی پێکرێ ئەمانە چەند بەشێکی جیاوازن بەڕێستان وەکو مامۆسایەکی زانکۆ کە بە شێوازی ئەکادمی خوێندکار پەروەردەکەن ئەمانە تا چەند دەرئەچێ لەو میدیایی کە بڵێن ئاراستێکی باشیە تا چەند دەرەچێ لەوەی کە کۆمەلگاکەمان بە ئاراستەی کەیە بەرێ چکە هە دوجار ئێمە هەر میدیایەکی لە هەرێمی کوردستان ئەبێ پارێزگاری لەم بەشانە بکەیت یەک کێشەی گەورە هەیە لە مەسلەی میدیایە لە دوای بابەتی بەجیهانی بوونەوە لە دوای بابەتی ئەولەمەوە وای کردووە تۆ ناتوانیت کۆنتترۆلی خەڵک بکەیت بۆ لەبەر ئەوەی خەڵک ئەتوانێت لە ماڵەکەی خۆیەوە لە ڕێی مۆبایلەکەیەوە هەموو شوێنێکی دنیا ببینێ ناتوانانی سانسۆردانی بە خەڵک بڵێ نابێ سێریکی بەڵام ئێمە ئەتوانین کار لەسەر ئەوە بکەین لەڕێی ئەو میدیانی کە سەنگینن ئەو میدیانی کە مەبەستیانە کللتور و دابوونەریتی کۆمەڵگە بپارێزن ئەبێت ئەو بەرنامە و بابەت و
زانیارانی کە پەخشی ئەەکەن لە خزمەتی کۆمەڵگەیە بێ ئەم کۆمەڵگەیە ئەگەر کللتوری تریش ببینێ کە گرنگە لە ئینسان مرۆڤ بێ کللتوری تر ببینێ بیبینێ کە بەراوردی ئەکات بە بابەتە میدیایەکانی خۆمان کە لەسەر کللتور و لەسەر دابوو نەریتی ناوچەیە کاری کردووە هەڵسەنگاندنی بۆ بکات تای تەرازۆکەی خۆمان بەرزتر بێ کە بزانێ ئەمە کللتورە جوانەکەیە کە ئەم هەڵبژاردەیە هەڵبژاردە دروستەکەیە بۆیە لەوانەیە زۆربەی ئەو میدیانی کە مەبەستیانە کلیکیان هەبێ کە مەبەستیانە تەنها بڵێ ئەوەندە بینەرم هەیە ئەمە بەڕاستی لە واقعیشە ئەمە هەر خۆی بۆ خۆی ئێستا قسەی لەسرە دروست ئەکرێ ئەو بینەرانە هەر بۆ زانیاریتان کلیکەکانیش دروست ئەکرێت بینەرەکانیش دروست ئەکرێت بە شێوەیەکی فەیک و ئەشتوانرێت ئیشەکەش ئەڕوا وایش نییە واقعەکە بەس بۆ مەبەستی ئەوە بێ بۆی ئەچی هەموو شتێک بڵاوکاتەوە بەبێ ڕەچاوکردنی دابوونەریت بەبێ ڕەچاوکردنی کللتور بەبێ ڕەچاوکردنی پاراستنی کەسێتی مرۆڤەکان بەبێ ئەوەی ڕەچاوی ئەوە بکە تۆ کەسێتی ئەم کەسە بشکێنی یعنی هاتووە مناڵێکت پیشان بەڕاستی هەندێک جار لە ماوەیە باسی ئەوەم کردووە تۆ هەر ڤیددیو ئەەکەی هەر کەسەکان وێنە ئەگریت گەورەکان بگرە بۆ هاتووی مناڵێک ئەهێنیت ئەو مناڵە هیچ تێناگا بە شێوازێکی ناشرین پیشانی ئەم مناڵە 10 ساڵیکە گەورە ئەبێ تۆ کەسێتی شکانوە لە ئێستەوە کەسێتی سفر کردوەوە لە ئێستەوە ئەو مناڵە بگری بپارڕێتەوە بکڕوزیێتەوە کە ئەمە شتێکی ژیانی خۆیەتی تۆ بۆ ئیخیتە سەر شاشە بۆ ئەبێ هەموو دنیا ئەمە ببینێ ئەمە بە مەبەستێکی خراپ بەکار هاتووە بۆیە لەو ڕووەوە بەڕاستیە بێ میدیا سنجینەکان تای ئەم تەرازوە ڕێککەنەوە ئەبێ لایەنە جوانەکە ڕووداوەکە بگوێزنەوە بە پێی ئیتیکە ڕۆژنامەوانیەکان و ڕووداوەکەش وابێت کە ئەو خەڵکانی ئەیبینن بزان ئەمە کارەساتێکی گەورەیە بەڵام بە پاراستنی کەسێتی ئینسانەکان کەسێتی مرۆڤەکان نشکێنین زۆر ڕاستە اینجا دکتۆر ئەم کرانەوەی دنیایی کە هەیە بگومان ڕەنگە وڵاتی ئێمە زۆر دوای هەندێک وڵات بەم کرانەوەی گەیشت بێتین هەندێک لە میدیا جیهانیەکان هەیە ساڵانێک چۆن دەستیان بەکار کردو چۆن قورسی و سنگینی خۆیان لە دەستنیایەوە لە وڵاتانی دەرەوە باسەکەم هەتاوەکو ئێستا شەر بەو شێوازە مامەڵاکەن و پەیامەکانیش زۆر بە وردی و بە باشی ئەگەێنن بە وەرگەر بۆچی لە لای خۆمان هەندێک کات بەم شێوازە کار ناکرێت چی وای کردو میدیاکان پەنابەر لەبەر ئەم بابەتە لە ڕاستیە لە وڵاتانی دەرەوە هەندێک فدراسیۆن و هەندێک ڕێکەوتن هەیە لە نێوان میدیاکانە ڕێکەوتنی ئەخلاقیە هەندێک بند و خاڵ ئەنووسن کە ئێمە ئەبێ هەمومان پابەت بین بەم ڕێکەوتنەوە بۆ نمونە لە بەریتانیا ڕێکەوتنێکی فدراسیۆنی BBC ڕێکەوتنی چانەیە بۆ دامەزراوەکانی میدیا بە تایبەت بواری تەلەڤیزیۆن ئەمانە چیان کردووە هاتوون ڕێکەوتون لەسەر ئەوەی ئەبێ هەمووان پابەت بین 1 2 3 4 بەم خاڵانەوە کە ئەم بابەتانە پارێزراو بن و تەدەخولی ئەم بابەتە نەکەین بۆ ئەوەی ئێمە ئیتیکی میدیایی بپارێزین بۆ نمونە پاراستنی سەروەری نیشتیمان بۆ نمونە پیرۆزی ئاڵا کە ئەمڕۆ ڕۆژی ئاڵایە هی ئەو وڵاتە ینی ئەمانە هەمووی ڕێکەوتون لەسەری کە ئەمە ڕێکەوتن میدیا گەشە ئەکا بەڵام بە ئاڕاستە دروستەکە ڕاست بەس بەداخەوە ئەم ڕێکەوتنە لای ئێمە نییە ئێمە ڕاستە تەنها ئیتیش ڕۆژنامەوانیمان هەیە ئەڵێن ئیتیک ئەپارێزین ئیتیکیش بایمە یەک ڕاستیە بیڵێن کە ڕەوشت و ئەخلاقی ڕۆژنامەوانیە هەڵسەنگاندنەکەی لای من جۆرێکە لای جەنابەت جۆرێکی ترە لای میدیایەکی جۆرێکی ترە لەوانەیە ئەو بابەتە ئەخلاقیی کە من پێم وایە ئەمە شکاندن و دەرباز یعنی زاڵبوون بەسەریا لای من بە جۆرێک بێ لای ئەو بە جۆرێکی تر بێ بۆ نمونە هەر ئەو نمونەی چەمچەماڵ بێنینەوە لەوانەیە ئێستا ئەو میدیانی کە ئەم شێوازە نائیتیکیان بەکارهێناوە بڵێ نا ئێمە ئیتیکمان پاراستووە چونکە ئەو کەسە ئەوە ئەبێ ڕوودا و بجۆزینەوە ئەبێ خەڵک بزانێت چی ڕوویاوە لای تۆ نەخێر وانییە کە ئەمە شتێکی ناشرینە بەڵام پێویستی بە ڕێکەوتنێک هەیە بۆ ئەوەی میدیاکانی ئێمەش لەسەر کۆمەڵی خاڵ ڕێک بکەون فدراسیۆنێکیان هەبێت کە شکاندنی ئەم خاڵانە ڕوبەڕووی یاسایان بکاتەوە بەڕاستی ئەمە ئەم قسەم ئاراستێ بۆ سندیکای ڕۆژنامەنووسان گرنگە سندیکای ڕۆژنامەنووسان کار لەسەر ئەمە بکات وابێ ڕۆڵێکی بەرچاویشی هەبێت ڕۆڵی هەبێت کار لەسەر ئەمە بکات یعنی ڕاستە ئێمە بە یاسایەکمان هەیە لە پەرلەمانی کوردستان یاساکە سزاکەی ئەو تۆ نییە تۆ بابەتێک ناوزڕاندنێک ئەەکەی بابەتێکی دژە کۆمەڵایەتی ئەەکەی ملیۆنێک غەرامە ئەکری بەڵام ئەو میدیایە مەبەستێتی ئاراستەیەک ئەم ئیشەی پێکردووە ئەڵێ ملیۆنێک چییە 10 ملیۆنی ئاياتی ئەڵێ بڕۆ ئەو ناوزڕاندن بۆ بکە کەسێتی ئەو کەسم بۆ بشکێنە لەبەر ئەوە ئەبێ ئەمە ئەم بابەتە ئەخلاقیە
ڕێکەوتنێک هەبێ لە نێوان میدیاکانە بە تایبەت لە نێوان تەلەڤیزیۆن و سوۆشیال میدیا زۆر گرنگە ئەمانە ڕێکچکە سوۆشیال میدیا ئێستا زۆر کاریگەری هەیە لەسەر کۆمەڵگە و هەمووان ئەیبینن خوێنەوار و نەخوێنەوار بەکاری ئەهێنێ لەبەر ئەوە ڕێکەوتنەکە باشترین چارەسەرە بەڕای من لە نێوان خۆیان ڕێکەوتنێ بکەن کە لەم خاڵە سەرچیانە لانەیەن کە ئەبێتە هۆی ناشرینکردنی کۆمەڵگە و تاچی کەسێتی ئێمە شیواداری کە ئەم ڕێکەوتنە هەبێ لێک تێگەیشتن هەبێ و دوجار هەرچیکە گەکرێ ئاراستای کۆمەلگان نەشێوێنن و بتوانین ئێمە لە ڕگی میدیاکانەوە خزمەت بە کۆمەلگا بگەین ما توانین خزمەتکەین با تێچینین و ئەوەی کە ڕوش ئەیە لە هەر کاتێکا پێتر بابەتی پەیوەست بێ بە بابەتە سروشتەکانەوە بابەتە ئینسانیەکانەوە بابەتەکانی ڕۆژانە و بەیڕێکوتمانەوە لە پێناو ئەوە نەبێ کە من لای چ بکەم یاخود بڵێم ئاستا ئەوان مهمن مهم ئەوەیە کە تۆ خزمەتی کۆمەلگاکە بکەی سپاس بۆ تۆ دکتۆر دەست خۆش بە دکتۆر یان سپاس بۆ زانیاریەکانی دەست خۆش بێ